لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمە میوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە دوای سەردانەکەی هەواڵا و شێخ جەنگی و سەرۆکێتی نیشتیمانی کوردستان بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین بڕیاریدا کە نەخۆشخانەیەکی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان بکرێتەوە ئەمەش بەشێک لەو ئامادەکارانەی کە دەکرا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش بە هاوکاری دەستگای مرۆی مام و خێرخوازانی ناوچەکە لە ئێستادا نەخۆشخانەی ژیان بە ڕووی هاوڵاتیانی سنوورەکەدا کراوەتەوە ئەمەش لە کاتێکدایە کە ئێستا لە هەموو کات زیاتر وەک دەوترێت ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان شۆتە تەنانەت و بە تایبەتیش لە دەڤەری ڕاپەڕین لە کۆنتترۆلدایە. لە گەرماوگەرمی میوارەیەداوە لە تەوەری یەکەمدا باز لە بارودۆخی تەندروستی دەکەین لە دەڤەری ڕاپەڕین و کردنەوەی ئەم نەخۆشخانەیە دەکەینە دەواازەیەک بۆ گفتوگۆکەمان. دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین لە ڕانیەوە لەگەڵماندایە. دکتۆر دیار ئێوارەت باش بالەوە دەست پێ بکەم گرنگی کردنەوەی ئەم نەخۆشخانە لە چیدایە لەم بارودۆخەدا؟ ئێوارەی جەناب تو بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش ئێمە لە ئەو نەخۆشخانەی ژیان کە کردمانەوە دوێنێ بەڕووی هاوڵاتیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەتوانم بڵێم ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەی لەو کاتی قەیران و دارایی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. ئەم نەخۆشخانەی کە لەسەر تاوە لەلایەن خێرخوازانەوە وەکو بینایەکەی دروست کراوە بیرۆکەیەک بۆ بۆی بتوان خزمەتێکی زیاتری بەرکەوتوانی ڤایرۆسی کۆڕۆنا تێدا خزمەت بکرێن و ئەو هاوڵاتیانی کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینن شوێنێکی شایستە و شیاویان هەبێت بۆ ئەوی لە کاتی بەرکەوتنیان بەم ڤایرۆسە لەوێەوە خزمەت بکرێن. ئەوە بوو تاوەکو تاواوکردنی بینایەکە ئێوای لێ هات کۆتایی هات لەلایەن ئەم خێرخوازانەوە جەنابی کاک شێخ لاهور سەردانی کردین سەردانی ئەم نەخۆشخانەیە کرد و جەنابیان لەوێەوە بڕیاریدا کە تەواوی ئەو ئامێر و پێداویستە پزیشکی و دەرمان و تاقیگەیانەی کە پێویستن لەم نەخۆشخانەیە هەبن بۆ ئەوەی خزمەتی سنووری ئیدارەی ڕاپەڕینی پێ بکرێت بڕیاری لەسەردا کە بۆمان دابین بکرێت و جێبەجێ بکرێت. ئەوە بوو لە سەردانی پێشووتری هەتاوەکو دوێنێ نزیکەی بە مانگ و نیوێک ئێمە توانیمان هەم ئەو ئامێرانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش نەبوون ئەو ئامێرانی کە زۆر پێویست بوون بۆ ئەم نەخۆشخانەیە بتوانین دابینی بکەین و بیان خەینە کار. ئەم نەخۆشخانەیە کە لە ئێستادا پێک هاتووە لە 90 ژووری چاودێری چڕ و فریاکەوتنیەکی دەژووری کە تەواوی پێویستەکانی چاودێریکردنی تێدا هەیە. ئێمە لەو نەخۆشخانەیە هەموو ژوورەکانی تاکە کەسیە دەتوانین بڵێن بۆ حاڵەتی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ ئەوەی بە شێوەی قاوش نەبێت بە شێوەی هۆڵی گەورە نەبێت هەر نەخۆشێک و خصوصیەتەکانی خۆی بە پێی نەخۆشیەکە و ڕێژەی نەخۆشیەکەی وابێت شوێنێکی جیاوازی هەبێ شوێنێکی تایبەت بەخۆی هەبێ. ئەو ژوورانە هەر لە هەر ژوورێکدا ئامێرە چاودێریکردن دانراوە و ژوورەکانیشمان دابەزکردون بەسەر سێ بەشی ڕئیسی کە بەپێی حاڵەتی نەخۆشیەکان لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە بڕیاری لەسەر دەدرێت ئایا ئامێرێکی بۆ بەکار بهێنرێت یان بەپێی حاڵەتەکە دەتوانین بڵێن لە حاڵەتێکی سادەیە لە حاڵەتێکی هەناسەی پێویستی توندایە لەوێشەوە دکتۆرەکە دیسان بڕیاری لەسەر دەدات. ئێمە لەو نەخۆشخانەیە دەتوانین لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆری قەلوێرەی تێدا هەیە ئەو قەلوێرا و ئەو پێویستیانەی لە ناو ژوورەکان دابین کراون لەلایەن ڕێکخراوی مامەوە بۆمان دابین کراوە هەموو پێویستەکانی ناو ژوورەکان کە بۆ مانەوەی نەخۆش دادەندرێن کە لە پێشووتر دانرابوون ئێستا نەخۆشەکانمان دەتوانین سوودیان لێ وەربگرێت. لەوێەوە دەتوانین ڕێژەیەکی زیاتری هاوڵاتی وەرگین و ئامادەکاریی باشتر بکەین بۆی بتوانین خزمەتێکی شایستە پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین لە کاتێکدا کە سەردانی ناوەند تەندروستەکان دەکەن. بەڵام لە هەمان کاتیدا ئێمە داوامان کردووە سەر ئەوەی کە ئێمە بەوازبی خۆمان دەزانین تەواوی ئەو پێداویستی خزمەتگوزاریانە دابین بکەین و فراهەمیان بکەین بەڵام داواشمان لە هاوڵاتیانی خۆمان کردووە ئێمە ئاواتەخوازین هیچ هاوڵاتێک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پێویستی بەم نەخۆشخانەیە هەبێت بۆ مەبەستی چارەسەرکردنیان بۆ بەرکەوتنی ڤایرۆسی کۆڕۆنا. ئێمە ئاواتەخوازین کە هاوڵاتیانمان خۆیان پارێزن لە کاتێکیش کە پێویست بوو ئێمە لە خزمەتیاندا دەبین بە پێی ئەو توانایانێک کە لەبەر دەستمانە خزمەتیان دەکەین. ئاماژەت بۆدا کە تەواوی پێداویستە لۆجستیەکانتان بۆ دیاری کراوە دابین کراوە ببوورە دیوەکەی تریان پێداویستی مرۆییەکەیەتی ستاف و کارمەندی پێویست هەیە بۆ ئەم نەخۆشخانەیە لە دەڤەری ڕاپەڕین؟ بەڵێ ئێمە لە کاتی ئێستادا لە سنتەرەکەی پێشووتر لە ناوڕانیە
لە پێشووتریش ئێمە هەم پزیشکی خۆمان پزیشکە هەناویەکانمان لەوێەوە تەواجدی بەردەوامیان هەیە بۆ بینی نەخۆشەکانیان و کۆمەڵێک کارمەندی خۆشمان کارژێڕەکان لەوێ هەن وەکو فەرمانبەری حکوومەت و لەپاڵ ئەوانش کۆمەڵێک خۆبەخشی دڵسۆزی شارەکە کە ماوەیەک بەبێ هیچ هاوکاریەکی مادی لەوێ خزمەتێکی زۆر باش و گەورەیان کردووە دواتر ئەوە بووە لەلایەن چەندین لایەنەوە هاوکاریمان بۆ هاتووە ئەوە بۆ هاوکاریە ڕئیسەکەش کە جاری پێشتریش لە ڕێگەی جەنابی کاک شێخ لاهور و کاکتۆر میرانەوە بەدەستمان گەیشت کە مەبلەغێکی پارە بوو بۆ ئەوی بتوانین ماگانە وەکو هاندانێک بیدەن هەم بە پزیشکان و هەم بە کارمەندانی کە لەوێشن هەم بە خۆبەخشەکانیش بۆ ئەوی بتوانین ئەم خۆبەخشانە بە پێی پسپۆڕەکانیان لەو ناوەندە خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بکەین ئەوەی ئەمن دەمەوێت لێرە بڵێم ئەو پشتیوانی لەو کاتەوە کە دەتوانم بڵێم هەم پزیشکەکان و هەم کارمەندەکانی خۆشمان هەم خۆبەخشەکانیش بۆ ماوەیەکی زۆر بەبێ هیچ داهاتێک و بەبێ هیچ وەرگرتنی هاوکاریەکی مادی توانراوە خزمەتێکی زۆر باش بکرێت کە لە ئێستادا ئێمە بڕێک هاوکاریان دەکەین بەڵام بەتەکید ئەوانە شایستەی زیاترن و شایستەی خزمەتی پشتیوانی زیاترن بۆی ئەوانش بتوانن بێن لەو ناوەندە پەرە بەو خزمەتە بدەن و لە هەمان کاتیش بۆ ئەو سنتەرە نوێیە ئێمە لە بەرنامەمان هەیە کە کۆمەڵێکی تر لە کارمەندەکانی خۆمان بە پێی اختصاسانی کە پێویستن لەوێوە وەکو شێوازی خەفارات تەواجودیان هەبێت بتوانن لەوێ لە پاڵ ئەو دکتۆرە بەڕێز و کارمەندانە و ئەو خۆبەخشانی کە لەوێشن بە هەمان شێوە ئەو خزمەتانە پەرەی پێ بدەین و بەرداوام پێ بدەین. بەڵێ دکتۆر دیار ئەگەر نەخۆشخانەکەتان بۆ نەخۆشیە گوازراوەکان بێت لە ئێستادا بۆ نەخۆشی کۆرۆنایە ئەمێ لەسەر بارودۆخی کۆرۆنا لە دەڤەری ڕاپەڕین پرسیاری لێ بکەم هەرچەنە بە تەماشاکردنی هەرێمی کوردستان جۆرێک لە کۆنتترۆل هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە کورتی لای ئێوە ڤایرۆسی کۆرۆنا لە چ مەرحەلێ و قۆناغێکدایە لە حاڵەتێکی مەترسیداردا یاخود لە بارودۆخێکی ئاساییدا تەماشا دەکرێت؟ بەڵێ ئێمە بە حکمی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانین بڵێن چەند لەو ماوەیە چۆن بڵێم لە ڕێژەکان دابەزین و زیادبوون هەبوو لە پێشووتریش هەمان حاڵەتمان بینی ئەو ماوەیەکی ئێستا هەیە ئێمە ئەوەتە خوازیین بە هیچ شێوەیەک لە وەکو مانگی 6مان لێنێتەوە کە ڕێژەکان زۆر زیاد بکات بەڵام دەتوانم بڵێم کە باسی ئەو ماوەی ئێستا بکەم ڕێژەیەکی ئیستقراریەت هەیە لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی دەبینین ئەوانەی کە تۆمار دەکرێن و ئەوانەی کە لە ماڵەکانیشیان دەتوانم بڵێم ئەوانەی کە لە ئێستادا سەردانیشمان دەکەن لە سنتەرەکانی کۆرۆنا و لە سنتەری پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانم بڵێم نیشانەکانیان سادەترنیان دەتوانم بڵێم نەخۆشەکان بەپێی خۆیان دێن بۆ پشکنین ئەنجام بدەن پێشتر حاڵەتمان هەبووە لە نەخۆشخانەکان نەتواندراوە نەخۆش بگەێنرێتە تاقیگەی مرکزی بۆی تەنها نمونەیەکی دەوەربگیرێ بۆی پشکنی بۆ بکرێت بەو شێوە بێتاقەتی گەیشتووە لە حاڵەتی ئێستادا ئێمە لە مەرحەلەی استقرارەتین بەڵام لە پاڵەوەش ئێستا ئێمە حالیان بەبەردەوامی لەگەڵ تاقیگەی مرکزی کە بۆ پشکنینی کۆرۆنا ئەنجام دەدات و لەگەڵ لەوێەوە پشکنینی چاکبوانش ئەنجام دەدرێت ئێمە بەبەردەوامی هەوڵمان داوە هەم ئامێر هەم ئەو پێداویستیانی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لەبەردازدا هەبێت بۆ هەر هاوڵاتێک کە سەردانمان بکات. بەڵێ بۆ قۆناغی داهاتوو خۆتان ئامادە کردووە لە هەر حاڵەتێکدا ئەگەر کۆرۆنا سەر هەڵبداتەوە یاخود بابەتەکەتان بە ئاسایی وەرگرتووە لە ئێستادا؟ نەخێر بەدڵنیاییەوە لەبەر ئەوەی کە ئەوە ڤایرۆسێکە ئێمە نازانین هەتا ئێستا شتێک ئەلا نەکراوە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی یان لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی عراقی کە ئێمە بڵێن ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی هاتووە بۆیە ئێمە بەردەوام لە ئامادەکاری و لە ڕێخستنی ئەو کارانەمانین ئەو پێویستیانێک کە پێویستمانە بە تایبەتیش ئێستا من نەخۆشخانەی ژیان کە ئێستا ئەمە دەیکەینەوە ئەوە یەکێکە لە خۆ ئامادەکردنەکان یەکێکە لە حازرکردنی شوێنەکە و گونجاندنی لەگەڵ ئەو نەخۆشانەی کە بەرکەوتەی ڤایرۆسی کۆرۆنا دەبن سەردانی ئەوێ بکەن ئێمە لە پاڵەوەش کۆمەڵێک دەرمان و کۆمەڵێک پێداویستی پزیشکی کە لە پێشووتریش لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی داوامان لێکردن بەدەستمان گەیشتووە ئێستا لە بەرنامەمان هەیە بۆ ئەوی بتوانین بەلایەنی کەم بۆ ماوەیەک ئەم ڕێژان لە بەردەستمان هەبێت و لە بە هەمان شێوەش ئێستا ئێمە لەگەڵ ئەو هاوکاریانی جەنابی کاک شێخ لاهور کە بەدەستمان گەیشت ڕێژەی پشکنینی ڤایرۆسی کۆرۆناش تێدا هەبووە کە ئەمەشیشێکە لە پلانەکانمان بۆ ئەوی لە داهاتوو ئەگەر هاتوو بەرکەوتە هەبوو یان ئەگەر مەوجەکە بەرەو زیادبوون ڕۆیشت ئێمە ڕێژەی پشکنینمان هەبێ هەم ڕێژەی پشکنین بۆ بەرکەوتوان و هەم بۆ چاکبوانیش ئێستا ئێمە ئامادەکاریمان کردووە. زۆر باشە دکتۆر دیار ئەمە تایبەت بە نەخۆشخانەی ژیان بە شێوەیەکی گشتی لە دەڤەری ڕاپەڕین لە ڕووی تەندروستیەوە پێویستان بە چ بەش و یەکە و شوێنێکی نوێی تەندروستی هەیە بکرێتەوە؟ بڵێ ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین
هەر ئەوەی کە ئێستا من دەمێ بڵێم ئێمە لە بەرنامەمانە و چەند ڕۆژێک پێش ئێستا ئێمە ڕێکەوتنێکمان کردو لەگەڵ ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بۆ ئەوەی لە داهاتوێکی نزیکدا فریاکەوتنێکی تایبەت بە منداڵانمان بۆ بکاتەوە لە ناو نەخۆشخانەی منداڵان کە لە پێشتردا نەبووە و لە هەمان کاتیش ئێمە لە ئێستادا لە بەرنامەمانە و لە پلانین بۆ ئەوی بتوانین و داواشمان کردووە کە بەلایەنی کەم پزیشکی تایبەتمەندی دڵ لە سنوورەکە هەبێت بۆی ئێمە بەلایەنی کەم هاوڵاتیانمان وەکو مافێکی خۆیان لەو سنوورە پێویست نەکا بۆ قەستەرەیەک یان بۆ شەبەکە و باڵۆنێک لێرەوە سەردانی سلێمانی یان شارەکانی تر بکەن بۆیە ئێمە لە مەسەلەی ئێستا چاودێریکردنی چڕ ئێمە نەخۆشخانەیەکی گەورەمان لەبەردەستە دەتوانین بەکاری بێنین و لە هەمان کاتیش ئێمە گەر بتوانین پێویستمان بۆ بێ کە پزیشکێکی دڵمان هەبێ قەستەرە و شەبەکە و باڵۆن لەو سنوورە بکرێت دیسان ڕێگە ئاسانکردنێکە بۆ حاڵەتەمان کۆبۆی نستنە دەرەوەی سنووری داری ڕاپەڕین و لە پلانیشمان هەیە کە چەندین شتی ترکە هەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەسیری لەسەر تەندروستی گشتی هاوڵاتیان هەیە ئێستا ئێمە دەتوانم بڵێم لە بەرنامەمانە تاقیگەی خۆراک لەو سنوورە بکەینەوە بۆ ئەوی خۆراک و خواردنێکی سەلامەت بگاتە هاوڵاتیانمان لە سنوورەکەمان و لە هەمان کات ئێمە لە پلانمانە بۆ ساڵی داهاتوو کە تاقیگە و تاقیگی کە ئێمە لە بەردەستمان هەیە ئەو تاقیگە ئەو ئامێر و ئەو پێداویستیانەی کە هەیەە پەرەی زیاتریان پێ بدەین بیان خینەکار و ڕێژەی پشکنینەکان لەو ناوەندە زیاتر بکەین بۆیە هاوڵاتیان لە حاڵەتێکە کە دەبینین لە پێویستیان بێت یان پزیشکێکی پسپۆر بۆیان بنووسێت ئێمە بتوانین بەلایانی کەم بەشێکی زۆری ئەو پشکنیانە لە ناوەندە تەندروستەکانی خۆمان پێشکەش بە هاوڵاتیان بکەین هەموو شتێک پێویست بۆ نەبێت تەنها لە کاتی تایبەت ئەو پشکنیان ئەنجام بدرێت بۆ هاوڵاتیان ئازاد دەبێت لە کارتی گشتی بیان لە کارتی تایبەت بێت لەو کاتە کە ئێمە تەوفیری بکەین. بەڵێ دکتۆر دیار ئەم پلانانەی کە ئاماژەت پێدا فترەیەکی زەمانی دیاریکراوتان بۆ داناوە کە جێبەجێ بکەن؟ ئێمە فترەمان بەڕاستی ئەگەر باسی بکەم بەنسبەت تاقیگەی مختبەری مرکزی کە ئێمە بۆ شیکاری خوێنەکان لەوێ دەکرێت ئێمە دەتوان بڵم بشێکی زۆر باشمان کردووە تەنها ئەوەی کە تاقیگەی خۆراکەمان ماوە کێشەی ئامێرە هەموو ئامێرە پێویستیانەی کە ئێمە پێویستمان دەبێت لە بەردەست نییە و لە هەرێمی کوردستان نییە بۆیە ناتوانین تاریخێکی دقیق دیاری بکەین بەڵام لە بەرنامەمانە کە بە زووترین کات لە کاتی سەردانکردنی لە کاتی هێنانی ئەو نمونانە یان وەرگرتنی ئەو عەرزانەی لەلایەن کۆمپانیاکانەوە تەقدیم دەکرێت ئێمە دەمانەوێت باشترین شت دابین بکەین و بۆی بە زیاترین سوودی لێوەربگرین بەڵام زۆر ئامێر هەیە لە هەرێمی کوردستان هەر نییە هەتاوەکو دەگات زۆر جاری وا دەبینین لەوانەیە کاتەکە بەدڵی ئێمە نەبێت. بەڵێ دکتۆر دیار لە پرسی نەخۆشخانەی ژیان ڕوونکردنەوەی تەواودا لەسەر مەسەلەکانی پەیوەست بە پێداویستیە تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی لە دەڤەری ڕاپەڕین گرفتی کەمی پێداویستی تەندروستیتان هەیە؟ بڵێ ئەوە ئەگەر مقارنەتەن بە خزمەتەکان بکەین ئەگەر مقارنەتەن بە دۆخی ڤایرۆسی کۆڕۆنا بکەین لە هەرێمی کوردستان و لە سنووری دارە ڕاپەڕین دەتوانین بڵێن بابەت پێویستەکان بە شێوەیەکی بەرچاو یان بڵێم شێوازێکی تەواو فراهەم نییە چونکە ئێمە هەوڵمان داوە کە ئێمە دەبینین زۆر جار بە حسەدا بەشی دەکەین زۆر بە چاودێری زۆر بە تەرکیزەوە بەڵام زۆر بەش هەیە لەوانە بێستا زۆر جار هەندێک گلەیی لە هەندێک بابەت بکرێت بەڵام لەوانە بێ هەموو بەشێک ئێمە نەتوانین هەموو نەخۆشخانەیەک یان هەموو مەڵبەندێکی تەندروستی هاوشێوەی سنتەری کۆڕۆنا یان هاوشێوەی فریاکەوتنەکان هەموو ئامێر و پێداویستیانیان بۆ دابین بکەین ئێمە داوامان کردووە بۆ داهاتوو و بۆ ساڵی دابێت لە وەزارەتی تەندروستی و لە ڕێگەی لێرەش کۆمەڵێک خێرخواز کە هاتوونە و دەرگایان کردوتەوە دەڵێن ئێمە ئامادەین بۆ ئەوی کە بتوانین پشتگیری کەرتی تەندروستی بکەن بەڵام بەتەکیدی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بۆکو بەرپرسیاریەت لەو بابەتانە ئێمە دائیمەن داوا لەوان دەکەین و ئەو هاوکاریانێک بۆ ئەو پێویستیانێک ئێمە هەمان بێت لە سنوورەکە لەو بودجەیە کە لە بەردەستمان دەبێت بتوانین خزمەتی پێ بکەین ئاخر جاریش کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان مەبلەغێکی دیاری کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا توانیمانە سوودێکی باشی لێ ببینین توانیمانە لە سنوورەکە ئەو پێویستیانێک کە هەمانە بۆ ئەمبوڵانسەکان بۆ بوتڵی ئۆکسجین بۆ ئامێری هەناسەدان بۆ ئەو پێداویستیە پزیشکیانەی کە لە سنتەری کۆڕۆنا بەکاردێن ئێمە توانیمانە لە ڕێگەی ئەو مەبلەغە پارەوەی کە بەشی ئیداری ڕاپەڕین دەبێت ئێمە مانگانە بتوانین بەلایانی کەم بەشێکی زۆری پێداویستەکانمانی پێپڕ بکەینەوە هەتاوەکو ئێستا. بەڵێ دکتۆر دیار لە سنووری دەڤەری ڕاپەڕین ژمارێکی زۆر قەزا و ناحیە و تەنانەت گوندی ئاوەدانیش هەیە بارودۆخی تەندروستی لەوێ چۆنە بەشی پێویست بنکەی تەندروستیان هەیە و پلانتان هەیە زیادیکەن یاخودنا؟ بەڵێ بە وەکو ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت لە گوندەکان یان دەتوانین بڵێن
لەو شوێنانی دەوروبەری سنتەری قەزایەکان ئێمە بەشی هەر زۆری مەڵبەندی تەندروستی یان بنکەیەکی تەندروستی لێ هەیە بۆی بتوانرێت خزمەت تێدا بکرێت بەڵام بەتەکید هەر هاوڵاتیانی خۆمان زۆر جار لە تەموحی ئەوەدان کە پێویستیان بەوەیە سەردانی پزیشکانی پسپۆر بکەن یان سەردانی ڕاوێژکاریەکانمان بکەن لە سنتەری ڕانیان لە سنتەری قەڵاتزێ بۆی پزیشکێکی تایبەتمەند بیان بینێت بەڵام بۆ حاڵەتە پێویستەکانی تر بۆ حاڵەتانی کە لە مەڵبەند تەندروستەکانەوە گە پزیشکمان هەبێ لەوێ بەتەکید ئەوە دەبێتە ئاسانکاریەکی باش بەڵام بەنسبەت گوندەکانەوە تەنها بنکەیەکی تەندروستیە و کارمەندی تەندروستی بەڕێزەکان لەوێەوە خزمەت گوزاریەکان پێشکەش دەکەن بەڵام بەتەکید حاڵەتەکان بۆ ئەوەی کە دەمەوێت باسی بکەم حاڵەتی سادە هەیە حاڵەت هەیە لەوانە بێ کارمەندێکی تەندروستی بەخۆی ڕێنیشاندەری نەخۆشەکە بکە کە سەردانی سنتەر بکات بۆ ئەوی لەوێەوە پزیشکێک یان دوو پزیشکی پسپۆر بیبینێت لەوێەوە نەخۆشەکەی بۆ دیاری بکرێت لەوانە بێ ئەو کارمەندە تەنها و دەرمانانی لەبەردەست بێت کە بە شێوەیەکی سادە بۆ حاڵەتی نەخۆشە سادەکان سەرف دەکرێن بەڵام من هەندێک حاڵەتی نەخۆشی باتنی یان نەخۆشی پێویست یان نەخۆشەکانی چاو و کۆمەڵێک نەخۆشی ترکە هەیە لەوانە بێت لەو دەرمانانە لە هەموو نەخۆشخانەیەک ناتوانرێت بدرێت بە نەخۆش ئەگەر هاتوو دکتۆری لێ نەبێت لە مەڵبەند تەندروستیانە ئەگەر هات دکتۆر لێ نەبێت ئێمە لە هەموو نەخۆشخانەکان ئێستا ئەو نەخۆشخانانی کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینن دەبێتە حوتەمین نەخۆشخانەی ژیان پزیشکی تێدا دەبێت و مەڵبەندە تەندروستەکان پزیشکیان تێدایە ئێستا بە حکومێت گۆڕانکاری و خوێندکردنەوەی خوێندنەوەوانە لە هەندێکیان نەماون بەڵام بەشی هەرە زۆری ئێستا تێدا هەیە لە ڕێوانەوە دەتوانین خزمەتێکی باش بە سنوورەکە بکەین. دکتۆر دیار بۆ ساڵی داهات و ساڵی 2021 بەگشتی پلانتان بۆ کەرتی تەندروستی لە دەڤەری ڕاپەڕین چۆن دەبێ و بەتایبەت تۆ تازە دەست بەکاریش بووی لەو پۆستەداوە وەرزی سەرما و وەرزی ڕوبەڕوونەوەیەکی نوێی کۆڕانش لەوانەیە لە ڕێگا بێت. بەڵێ ئێمە بەدڵنیاییەوە بۆ پلانی نوێمان ئێمە هەم لە هەڵمەتی ڕوبەڕوونەوەی کۆڕۆنایەوە نەخۆشخانەی ژیان بە تەواوی پێویستەکانی و ئامادەی دەکەین و لەگەڵ هەڵمەتی ڤایرۆسی کۆڕۆنایەکە هاوشێوەی شارەکانی تر لەگەڵ مەوجەکە دەڕۆین و چۆن زیادبوون یان کەم بوون ئێمەش وەکو شارەکانی تر بەردەوامی پێدەدەین و خزمەتی هاوڵاتیانمان دەکەین ئاواتە خوازنین کە ئەم ڕێژەیە بە هیچ شێوەیەک زیاد بێتەوە وای لێوێت مەوجەکە زیاد بێت. بەنسبەت بەشەکانی تریش ئێمە لە هەوڵدا دەبین کە ئێمە بتوانین لە کەرتی گشتی بتوانین خزمەتێکی زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەین. من بەڕاستی لە دەست بەکاربوونەوە کە جەنابەت باس کرد هەتا ئێستا بەڕاستی لە نزیکەوە لەگەڵ ڕاوێژکاریەکان لەگەڵ ئەو پزیشکە بەڕێزانەی کە لەوێ دادنیشن لە ڕاوێژکاری یان نۆرینگەی دەرەکی ئێوارانە ئەو پزیشکانە من ڕاستەخۆ باسی ئەو بابەتم کردووە کە چ جۆرە دەرمانێک چ جۆرە پشکنینێک چ جۆرە تیشکێک بۆ جەنابەت پێویستە پێمان بڵێ بۆ ئێمە بۆ دابین بکەین بۆ ئەوی کەمترین هاوڵاتی بۆ ئابکەین سەردانی کەرتی تایبەت بکات ئێمە لە کەرتی گشتی پەرەی پێ بدەین و بە کولفەیەکی کەم خزمەتێکی زیاتر پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین. ئەولەوێتی کارەکانی من دەبێت و پەرەپێدانی تاقیەکان بە هەمان شێوە ئێستا ئێمە لە حاجیاوە لە چوار قوڕنە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند ئامێرێکی پێویست هەبوو بۆ سنوورەکە بۆمان دابینکردن و بۆی بتوانن لەوێشەوە سوودی لێوەرگرن و هاوڵاتیانمان پێویست نەکات لە حاجیاوەیان لە ڕانیە لەوەندەشەوە لە چوار قوڕنە بێنە ناوڕانی یانش لە شوێنەکانی ترەوە بچن بەرەو سنتەرەکانی دیکە. ئێمە بەلایەمەوە گرینگە کە لە مەرکەز هەموو چارەسەرەکان لە مەرکەز هەبێ لە نەخۆشخانەکانی دەوروبەریشمان کە 6 نەخۆشخانەیە بە نەخۆشخانەی ژیانەوە دەبێتە 7 ئێمە تەواوی ئەو پێویستیانە لە هەوڵدا دەبین بە پێی شوێنەکان بۆ ساڵی داهاتوو لەسەر داواکاری پزیشکەکان لەسەر داواکاری ئیدارەی نەخۆشخانەکان ئێمە داواکاریەکانیان جێبەجێ دەکەین و بە تاکیدیش ئێمە هەوڵ دەدەین دەرمانی پێویستیش و مەوادی تاقیگەی پێویستیش دابین بکەین. دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین سوپاس کە لە ڕانیەوە لەگەڵماندا بووی. ناوڕێک و تەوەری دۆم بەردەوام دەبین لەگەڵتانە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان لە تەوەری دۆمدا گفتوگۆ دەکەین لەسەر لێکەوتەکانی دابەزاندنی بەهای دیناری عراقی کە ئەمڕۆ بە شێوەیەکی ڕسمی بانکی ناوەندی ڕایگەیان $1 یەکسانی ئەکا بە 1470 دینار بەڵام
ئەمڕۆ بینیمان لە زۆربەی شوێنەکان $1 بە 1440 دینار و نیو یاخود کەمتر یا زیاتر بوو. بەزمانە گشتیەکەی $100 بەرامبەر بە 144,000 یاخود 144,500 143,500 لەو نرخانەدا یاری دەکرد. بەڕێز سەرکۆی یونس زابووریناس لە هەڵەبجۆ لەگەڵمدا بۆ شرۆڤەکردنیان بابەتە. بەڕێز سەرکۆی وارد باش. ئەم بڕیارەی بانکی ناوەندی چۆن هەڵدەسەنگێنی بۆ دابەزاندنی بەهای دینارەوە بەتایبەت کە بە جۆرێک لە دەستوەردانی حکوومەت دەبیندرێت لە کاروباری بانکی ناوەندی؟ زۆر سپاس لە ڕاستیە کاک یوسف خۆتەزانانی سیاسەتی نەختینەی سەر بە بانکی مرکزیە. بانکی مرکز لە هەر وڵاتێکە موسسەیەکی سەربەخۆی دەوڵەتیەکەوە جیاوازە لە حکوومەت هەروەکو چۆن حکوومەت بەشێکە لە دەوڵەت بانکی مرکزیش بەشێکە لە دەوڵەتە. تێبینەکەین بەڵێ کە سیاسەتی نەختێنی کاتێکەوە لەژێر دەسەڵاتی بانکی مرکزیە هەر خۆی تەحکومەکە و سیاسەتی تایبەتی خۆی هەیە و خۆی پێڕۆیەکە. بەڵام لەم حاڵەتی عێراقا جیاوازە. لە عێراقا لەبەرەوەی کەوە خەرجەکانمان و بودجەی گشتی زیاتر هەموو بۆ موازنەی تەشغیلی ئەڕوا تێبینیەوەکەین کەەوە کورتێنانێکی زۆرمان هەیە لە بودجەی گشتیە زۆربەی ئەو داهاتێک کە دەستمانەکەوێ ڕاستەخۆ ئەڕوا بۆ خەرجە گشتیەکان بە تایبەتی خەرجی موچەوە لەگەڵ خەرجی جەنگ و هۆکارەکانی کەم. لەبەرەوەی کەوە حکوومەتی عێراقی کورتێنانی هەیە لە بودجەی گشتیە لەگەڵەوە شاکەوە یەدەکی دراوی لە بانکی ناوەندی کەمی کردووە. هەموو ئەمانەوەی کردکەوە هەردوو سیاسەتەکە سیاسەتی دارایی کە لەلایەن سیاست لەلایەن وەزارەتی داراییەوە و هەروە سیاسەتی نەختەیی لەلایەن بانکی ناوەندیەوە یەک بگرن و بگەنە بڕیارەکەش ئەوە بوو کەوا جۆرێک لە جۆرەکان بەهای دراوی عراقی کەمکەنەوە بەرامبەر دۆلاری ئەمریکی چونکە خۆتان نەزانن سەرچاوی سەرێکی لە وڵاتە بۆ دەستکەوتین دۆلارەکانمان ئەو نەوتەیەکەوە ڕۆژانە عراق وەکو دەوڵەت دەیفرۆشە لە بازاڕەکانی جیهانە. لەم حاڵەتە کاتێکەوە بانکی مرکزی دراسی واقعەکەیەکە بەهای دیناری عراقی پێشتر بە 190,000 و بەرز بوو تا ڕادەیەک لە دوای 2023 سەقامگیریکی باش لە گۆڕینەوەی دراوە جێگیر بووە. بەڵام کاتێک کە دەوڵەت حکوومەت دێتە پێشەوە ئەڵێ کورتێنانی زۆرم هەیە لەگەڵ ئەوەشە ئەگەر ئەوە چارەسەر نەکەین بە کورتێنانەکە ئێمە ناچارین پەنابێنە بەر لێدەکی دراو کە لە ناو بانکی مرکزیە هەڵگیراوە و دانراوە بۆ ڕۆژانی تنگانەوەکو ڕەسیدێکی قانونی و اقتصادی نەختینەیی کاریگەری هەیە لەسەر بۆ هەموو بارودۆخەکان کەوا ئابووری ئەو وڵاتە پێاتێ بڕێ. من پێم وایە لە مەودای کورتە کاریگەرە سلبیەکانی زۆر زۆرە بەڵام ئەم سیاسەتانە عادەتەن لە وڵاتانی کەوا بەرهەمێنانیان باشە کەرتە ئابووریەکانیان باشە ئەتوانێ مەسەلەن منافەسەی بەرهەمی هاوردەکراو بکە. هەیەکێکیش لە مەبەڕێرەکانی دکتۆر عەلی عەلاوی کە باسی کرد لە لێدوانەکەی دوێنەشەوە باسی ئەوەی کە وتیانمانەوەی بەرهەمی نیشتیمانی بەرزکەینەوە کاتێک کە بمانەوێت دراوی نیشتیمانی دابەزێنین بۆی بتوانین هاوردەکەم بکەینەوە مقابلەوە هەناردە زیاکەین. بەڵام لەو لە شەوکاک گەسەف ئاشکرایە دەوڵەتی عێراق بە هەموو کەرتە ئابووریەکانەوە جگە لە نەوت ئابووریکی ئەوتۆی نییە ئابووریکی فشەڵە احتیمالی سەرەکیمان ئێمە لەسەر فقط فرۆشتنی نەوتە. لەبەرەوە تێبینێکین کەرتەکانی کەی ئابووری لە عێراقا بە کەرتی کوشت و کاڵ و پیشەسازی و هەموو کەرتەکانی کەوە تا ڕادێک سیاحای لێ دەرکە کە جۆرێک لە جۆرەکان داهات دروستەکە بۆ دەوڵەتی عێراق ئەو شێوەیە نییەکەوە ئەو بەرهەمێنانەی نییەکەوە خواستی هەمووشی ناوخۆی عێراق پڕکاتەوە. من پێم وایە بەڵێ لەم کاتە ئامانجی سەرەکی حکوومەتی عێراقی لەگەڵ بانکی ناوەندیە ئەوەیە کەوا بتوانێت قەبارەی دراوی نەختینەی لە بازاڕەکانی عێراقا زیاکە بە دوو ئامانج. ئامانج یەکەمیان زیادکردنی کەمکردنەوەی ئەو کورتێنانەیە کەوا حکوومەتی عێراق لە تووشی بۆ پێدانی موچە. ئامانجی دووەمەوەیە کە بەحسا ئامانجێکی ئابووریە بتوانن لە ئایندەیەکی نزیکە بەرهەمێنان گەشەی ئابووری ڕێژەی بێکاری هەلی کار زیاتر بڕخسیێنن کەوا بەداخەوە واز دوا دەرەکەوێت بە پێی داتاکار بە پێی واقعی ژیانی ئابووری لە عێراقا ئەمە نایەتە دی. چونکە ئابووریەکەمان ئابووریەکی تاکلایانەی احتیمال بەڵام لەگەڵەوەژە دیوێکی نەرێنی هەیە دیوێکی سلبی هەیە کە بێت تەماشا بکرێ ئەو دیوایانی چۆن ئەبینی تۆ؟ دیوە سلبیەکە ئەوەیە کە بەداخەوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی زۆربەی هاوڵاتیانی عێراق بە کوردستانیشەوە تێبینیەوە کە نێمە احتیمالی سەرکیمان لەسەر موچەیە. دەوڵەتی عێراق نزیکەی 6 ملیۆن موچەخۆری هەیە بە فەرمانبەرەوە بە تەقاوتینەوە بە تۆڕی کۆمەڵایەتیەوە لەگەڵەوە هەرێمی کوردستان نزیکەی 680,000 فەرمانبەرمان هەیە زائیدەن لەگەڵ موچەخۆرەکان نزیکەی 1,200,000ەکە. هەموومانەیە احتیمالمان لەسەر ئەو موچەیەکەوە دەوڵەتەمان حکوومەتەمان ناتێ. بەڵام کاتێکەوە بەهای دراوەکەمان یەتە خوارەوە لە بازاڕی ئەمانە پێویستیەکانمان پڕکەینەوە بەهای دراومان دابەزیوە. هەموو بەرهەمەکان کاتێکێتە ناوخۆی عێراق هەمووی هاوردەیە خۆتان نەزانن بەپێی ئامارەکانی وەزارەتی بازرگانی لە ساڵ 90 پێداویستەکانی ناوخۆی عێراق لە دەور هاوردەیەکرێت بە تایبەتی وڵاتانی دراوسەی تورکیا و ئێران و کۆمەڵە وڵاتی کە سنیش لە دوورەوە تا ڕادەیەکی زۆر بەرهەمەکانی خەتناو بازاڕگاری عێراقەوە. ئەلەم لاینەوە لاینە کاریگەری هەیە لەسەر ژیانی خەڵک.
6 ملیۆن هاوڵاتی زائیدە نزیکەی ئەوەی کرد لە کوردستانە هەیە کوردستان نزیکەی 6 ملیۆن کەس بین اعتیمادی یەک لەسەر سێ زیاترمە لەسەر موچێ ئەوانی کەشیان خۆ تەزانی هەمووی پێویستە بوو موچەوە چونکە پرۆژەی ئەوبەرهێنان و پرۆژە ئابوووریەکان لە ئێستای عێراق و کوردستانە بۆی خێرایی دارایی و هاتین کۆرۆنا ڤایرۆسەوە لە ساڵ 90 کەمتر زیاتر ڕاگیراوە کەواتە هاتمان لەسەر ئەو داهاتەیە کاتێک ئەو داهاتی کە دەستمانەکە وەکو فەرمانبەرێک بەهای دراوەکەمان دابەزیەوە کە سێ دەکەین هێزی کڕینی دراوەکەمان کردەوە چونکە ئەو بازرگانی کاتێک کە کەلوپەلەکە لە دەرەوە هاوردەیەەکە پەنابات لەبەر تێچوونەکەی بەرزبووەوە لە کاتی گۆڕینەوەی دراوەکانە لە حاڵەتایەت قازانجی خۆی و تێچوونی خۆی هاتەسەر ئەو نرخی کڕیار و بەکاربە لە بازارە ئەتوانی بیکڕ حاڵەتێکی دیکەمان هەیە بۆ نمونە بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا دابەزێنراوە بەڵام بەهای دیناری عراقی لە بەرامبەر یوانی چینی دانەبەزێنراوە لە بەرامبەر لیرەی تورکی گۆڕانکاری بەسەران نەهاتووە لە بەرامبەر تەنانەت یۆرۆشە گۆڕانکاری بەسەر ناتوە لەم کاتانەدا حکوومەت بازرگان ناتوانێت شێوازی مامەڵە بازرگانەکەی بگۆڕێت و لەگەڵ ئەو شوێنانەدا مامەڵەکە کە بە دۆلارنی کاگەسەف لە ساڵنەوەدی بازرگانی حواڵەکاری دارایی نەختینەی لە جیهانە بانکاری بە دۆلارەکرێ هەموو ئەو دۆلارانی کە لە دەرەوە هەیە هەموو وڵاتانی جیهانی احتیمادی سەریکیان لەسەر دۆلار بە بازرگانیان عێراقیش وەکو دەوڵەت کاتێک نەوتەکان هێنێتە دەرەوە سعری نەوت بە دۆلارە ئەمە یەک کاتێک دۆلارەمان کە دەست دەکەوێت وەزارەتی مالیە وەری ئەگرێتەوە ئەیاد بۆ بانکی ناوەندی جاریکەی خاتە بازاڕە بۆ شێوازانی کە دایناوە لە 145 تا 146 کە ئیفرەش بە هاوڵاتیان سەرچاوی سەرکیمان ئەو داهاتێ ئەو دۆلارێکەوە لە فرۆشی نەوتە دەستمانەکەی بزڵبەت ئەوە ئەتوانین ئەو کاتە ئەگەر بیرمان بێت لە کۆتایەکانی نەوەدەکانە حکوومەتی عراقی بۆی کەوا جۆرێک لە جۆرەکان سزای دۆلاری ئەمریکی با لەبەر سزاکان هات احتیمادی کرد لەسەر دراوەکانی کەوە ئێران بە هەمان شێوە هەوڵیە بەڵام نەیتوانی لەبەرەوەی دۆلار دراوێکی جیهانی قورسە هەر وڵاتێک خاوەنی دۆلاری گرانبەها بێ بۆ جۆرێک لە جۆرەکان ئابوووریەکەی بەرسە بتەوە وەکو جۆرێک ینی مەسەلەن احتیمادی خۆی لەسەرەوەیە بەڵام کاتی یوان دراوێکی محلیەکەوە لەوانەیە مەسەلەن لە جنوبی شەرقی ئاسیا کاری پێکرێ هەرچەند لە یۆرۆ تا ڕادەیەک باشە بەڵام ئێستا بە شێوەیەکی عامەک و باسمان کرد دوو لە سەرچەی هەموو مامەڵە بازرگانیەکان دارایەکان حواڵەکاریەکان هەموو بە دۆلارەکرێ ئالم حاڵەتە ئێمە ناتوانین بین سیستەمی خۆشمان گۆڕین بیریشمان نەچێ ئەمە تا ئێستا مەسەلەن لەژێر داریگاری ئەمریکاین یعنی ئەمریکا هیچ خۆی ڕازی نابێ بۆ وەزعیکەوە مەسەلەن عێراق بەو شێوەیەکەوە هەیە ڕزگاری کردو هەموو تێچوونانی لە خەرجی جەنگ و ڕزگارکردنیا کردوێ جاریچکە بێت دراویشکە بەکاربێنێتەوە ئالەس لەبەر ئەو هۆکارە دەوڵەت حکوومەتی عراقی بە هیچ شێوەیەک ناتوانێت مامەڵەی بازرگانی بکە بە دراویش کەچگە لە دۆلار بەڵێ بەڕێ سەرکۆ لە پرسی دەزوەردانە کاروباری دەسەڵاتەکانی بانکی ناوەندی وەک بینیمان ئەمجارە بڕیارەکانی وەزارەتی دارایی یاخود سیاسەتی ئابووری زاڵتر بوو بەسەر سیاسەتە نەختیەکەیە وەڵامی وەت نەدامەوانی ئەمە بابەتێکی دروستە لە ئابووریدا یاخود نا ئەمەکو موسەکینێک تەماشا دەکرێت ئازارشکێنە تەماشا دەکرێت بۆ ئابووری عراق زۆر ڕاستە خۆتە زانێک و باسمان کە سیاسەتی نەختینەی عیدی بانکی ناوەندیە بەڵام حکوومەتی عراقی دەوڵەتی عراقی وەکوڵە لە لێواری ئینهیارایە کاتێک دوێنە شەو دکتۆر عەلاوی باسی کرد باسیەوەی کردوتی ئەگەر ئێمە ئەم هەنگاوە نەگرینە بەر یادەکی دراومان لە بانکی ناوەندی و هەرچیمان هەیە ناتوانین بکەین بیرشمان نەچێگا گوێسە عێراق لە ئێستا نزیکەی 135 میلیارد دلار قەرزایی ناخۆ دەرەکیە جگە لەو فایدانی کەوا مەسەلەن ساڵانە کەوێتە سەریەوە بەڵا بیست دەبێت خۆتان نەزانن دیاریکردنی نرخی درا گۆڕینەوە ئەوە دوو شێوەمان هەیە شێوەیەکەوە خۆی خواست و خستنە ڕوو لە بازاڕە کارەکەوە لە دەوڵەتی عێراق جێبەجێ ناکرێت چونکە ئێمە تا ڕادەیەک ئێمە اعتیمادمان لەسەر بانکی ناوەندیە دوو کاتێکەوە حکوومەت تەدەخولەکە دەسەڵاتی مالی تەدەخولەکە وەزارەتی دارایی دەسەڵاتی تەنفیزی ناچارە چونکە ئەگەر ئەوە نەکا حکوومەتەکە دەوڵەتەکە بە شێوەیەک لە شێوەکان تووشی ئینهیارە بێت لەبەرەوە ئەمە وەکو بڕیارێکی سەریع نییە ئەمە وەکو لە دانیشتین لەگەڵ کراوەکو وەزیری مالیە و یزیدی چەندین مانگە خەریکی هەتا گەشتێتە دراسەمان کرۆ گەشتێتە ئەم بڕیارە ئەگەر ئەوە نەکەین حکوومەت و دەوڵەتی عراقی مەمانای کەلیمە لەسەر خاکە نامێنێت چونکە 135 میلیارد دلار قەرزارە زائیدەن هەموو ئەو خەرجانێکەوە یێتە سەرمان هەموو ئەمانە بەڵێ لە ڕووی زانستی داراییەوە حکوومەتی مرکزی مەسەلەن بۆی نەبووە بەڵام کاتێکە حاڵەتەکە یەتە ناچاری ئیسtisnایە مەجبورە هەردووکیان ئەگەر تێبینی کردبە لە هەفتەی پێشوو کاتێکەوە بانگەشتەکە بڵاو بوویەکو
قرارەکە درابوو بانکی مرکزی خۆی بێلایەن کرده بوو وتی ئەمە ئەگەمە لە هیچ نێوە سیاسیەکانە قەراریانەوە بەڵام دوای ئەو کە زانیان ئەمە واقعا پێویستە عێراق ئەم بەرهەنگاوە بنێ ئەگەر ئەوە نەنێ نەیەدێکی نەختی نەیەمێنێ نە وڵاتانی کەش قەرزیەتی خۆتە زانی عێراق لەگەڵ سندوقی نەختی نەدەوڵەتیە و بانکی نەدەوڵەتیە کۆمەڵی لێک تێگەشتیان هەیە عادەتەن ئەوانش ئیستیشارەکەن تێبینیەکەن کاتێک ئاوبولێکی عێراق بەرهەمێنانەکەی کەرتە ئاوبولەکانی ئەوە نییە بەڵام لەوە بەهای دراوەکەی لە بەراورد بە درای وڵاتانی دراوسێ تا ڕادەیەک بەرزە بەرامبەر دۆلار و دراوەکانی کە دراسی واقعەکە تۆکو دەوڵەت وەکو دەسەڵاتی دارایی کاتێک کە پارۆ نەمێنێ بەرزە چۆن هەموو کورتێنانە پڕەکەیتەوە چاکترین چارەسەر بۆم حاڵەتە هەرچەند ئەوان داواکەن مەسەلە وەزارەتی مالیە بیل لەوە کاتێکەوەمە لە ماوەی درێژخایەنە کاریگەی ئابوووریەکانی یەتەدی بەڵام لە ئێستاەکان ئێمە جۆرێک لە جۆرەکان کە ترساوی لە ئابووری عێراق و هەموو ئەو مەراحیلانی کەوا ئابووری عێراق تێپەڕ بۆ دراوەکەمان جێگیر نەبووە ئەوەی کە تێبینیەکە کاک یوسف لە دوای 2023 تاوەکو ئەم چەند ساڵە تاوەکو بۆ منە ئێستا ئەم تا دوێنێ دراوی عێراقی وەکوڵێ باشترین خۆناغی ئامگیری بەڵام لەو نەوت و هەروە قرارەکانی ئۆپێک پڵاس کە نایە لە جۆرێک لە جۆرەکان تهدیدی هەناردەی نەوتی کردووە عێراق دۆلاری کەمتی دەسەکەوێت ئەی چی بکات لە هەموو خەرجیانی کەوا ساڵانە زیاترەکە ئەو تا بودجێ عێراق لە زۆر باشە بەڕێ کەواتە ئەم موسەکینەی دەدرێت لە ئابووری عێراق ئەم ئازارشکێنەی بۆی بەکاردەهێنرێت تا کوێ بڕدەکات پێم وایە لە ماوەی درێژە کاریگەری ئیجابەکانی دەرەکەوێت بەڵام لە ماوەی کورتە هەتا ڕاین لەگەڵ بارودۆخەکە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە مەسەلەن ناڕزایی شەقام لێ دروست بێ بەڵام ئەوشمان بیر نەچێت لەوانەیە مەسەلەن دەسەڵاتی تەنفیزی بۆ مستەفا کازمی لەگەڵ لایەنە شیعەکانە ڕێکەوت بێت چونکە خۆتە زانی زۆربەی زۆری لایەنگران و چەکدارانی لایەنە شیعەکان موچە لە دەوڵەت وەرەگرن ئەوە تا لە بودجەی 2020 کە ئەو میزانی کە دانراوە بە حەجی شەعبی لە 5 وەزارەتی حکوومەتەکەی کازمی زیاترە حتمما ئەمە باس کراوە لە ڕووی سیاسیەکەوە بۆیە ئەوان قسە ناکەن ئەگینا شتێکی ئاوا هەبێ معقول نییە مەسەلەن 5 وەزارەتی گرنگی ئابووری لە وڵاتێکی گەورەی وەکو عێراقە بودجەکەی کەمترێ بێ لە بودجەی سپاژ نییە بەشێکە لە سوپا حەجی شەعبی طبعا حتمما لە لایەنە سیاسیەکە و کاریگەریە بەڵام پێمان وایە کاتی ئەوێ حتمما نرخی کەلوپەلەکان بەرزە بێتەوە چونکە ئێمە خۆتان نزانن اعتمادمان لەسەر هاوردەکردنە بەرهەمی ناوخۆمانەوە نییە کەوا خواستی هەمووکی ناخۆ پڕکاتەوە ماوەیە کە تا کۆچێت دەرە بەڵام لەبەر ئەوە شێکەوە لە لایشکەوە خەڵک متەشائمە خەڵک بیلەوە کاتۆ لەوانەیە مەسەلەن نرخی دۆلار بەرزتر بێتەوە بگاتە سەری 150ەوە بۆی مزارە بۆی جانبازی کە لە بازارەکان ئاکرێ ئەمە جۆرێک لە ترس دروست بوو هەر ئەمڕۆ لە بازارێکی بچووکە هەڵەبجا ینی دەرەنجامە سلبیەکانی دیار بوو هەنێ مارکێتەکان هاتبوون بەرهەمەکانی ئاشار دەبیان سعریان بەرزەکەەوە بەداخەوە هەرچەند بە سعری کەمتری دۆلار کڕی بوویان بەڵام بیلەوەکەنەوە کە حتمما سعر بەرزە بێتەوە بۆی کەوا تەختی ئەو تێچوونە زیاب بکەن کەوایەتە سەری لە ئێستا سعرەکە بەرزەکەنیان هەڵێکرن بۆ کاتێکەوە جۆرێک لە جۆرەکان جێگیربوونی نرخی درا و بەرامبەر بە دۆلارەکە جێگیرتر بێت بەڕێ سەرکۆ پرسێکی دیکە هەیە پێوەستە بە دابەزاندنی بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلار دەوترێت ئەگەر ئەم هەنگاوی نەنایە بانکی ناوەندی عراقی یاخود حکوومەتی عراقی ئەکرا لە بەرامبەر ئەمەدا بە هەمان ڕێژەی دابەزاندنی بەهای دینارەکە موچەی فەرمانبەرانی گشتی لە عراقدا کەم بکردایەتەوە ئەم دوو دیوە ئەم دوو ڕێگە چارەیە کامیان بژاردێکی باشترە بوو من پێم وایە بژاردەی دووەم کە کەمکردنەوەی موچەی هەموو ئەو فەرمانبەرانانەیەکەوە دەوڵەتی عراق لەسەر بەگیری خوارە بەدەست نزیکەی 6 ملیۆن کەس موچەخۆر و خانەنشین و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەیە بعدێکی سیاسی هەیە حتمما لایەنە سیاسیەکان بە من ڕازین و شەقامی عراقیش بە من ڕازی نییە چونکە ئابووری عراق و کەرتە ئابووریەکان و بەتایبەتی کەرتی تایبەت لە عراقا ئەو کەرتە نییەکەوە مەسەلە دانیشتوانی عراق نزیکەی 40 ملیۆن کەس اعتیماد بکەنە سەرەوە بیرمانە چێگای گوسف نزیکەی لە 140 بێکاری هەیە لە عراقا اعتیمادی سەرەکی ئەم هەموو خەڵکێکەوە مەسەلەن ڕویان کردوتە کەرتی گشتی لەسەر موچەیە لەبەرەوە پێم وایە ڕەهەندێکی سیاسی هەیە کەوا لایەنە سیاسیەشی عەباڵەدەستەکان کە لایەنگریان هەیە و انتخابات نزیکە انتخاباتی پێشوەختە هەرگیز بەوە ڕازی نابن چونکە لایەنگرانیان کەمەکە هەر کەسێک هەر لایەنێکی سیاسی لە حکوومەتی عراقیە وەکوڵێ پاڵپشت و هەواداری ئەو سیاسەتە بێکەوا لێ بڕین هەبێ لە موچەی فەرمانبەرەکانیانە حتمما لە دەنگانەکە دەنگی کەمتر هێنێت و کاریگەری سلبی هەیە لەسەریان لەبەرەوە ڕەهەندێکی سیاسی هەیە لە لای کەش و هەرچەند قەرارداوە لە بودجەی 2020 کە هەنێ لە مخەساتەکان و هەنێ لەو موچیکەوە لە زۆربەی وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی
خوێندی باڵا هەیە کەم بکرێتەوە چونکە قەبارەی موچە و ئەو ڕەواتبانێکەوە لە منتەسیبینی وەزارەتی خوێندی باڵا هەیە زۆر زۆرە ئەمەش تاوان بۆی ئەو شاهدانەوەکەوە بەپێ قانون مەدەنی هەیە مخەساتەکان بەپێی شەهادەکان بەرزەبێتەوە پێم وایە بڕیارەکەی کە ئێستا حکوومەتی عراقی بە تایبەتی وەزارەتی مالیە و بانکی ناودیایەتی بڕیارێکی زانستیتر ڕاستە لە ڕووی واقع ئەوە خەڵکی عراق ئەمە قبوڵ ناکە کاریگەری هەیە لەسەر بژێوی ژیان و هەڵاوسان دروستە بێت جۆرێک لە جۆرەکان مەسەلەن بێمتوانەی دروستە بە حکوومەت و بدەسەڵات و بانکی ناوەندی بەڵام ئەمن چار ناچارە چونکە ئەگەر شەقام بجوڵە چی بکە لەوانە حکوومەتەکە بڕخەوە چۆن کابینەکەی پێشتوی عەبدولمەهدی ڕخا بەڵام زۆر جارش دەوتێ بەڕێ سەرکۆیانی لە 15-16 ساڵی ڕابردوودا دەبوو حکوومەتی عراقی بیری لە کۆمەڵی هەنگاو کرداوە یەک لەوانی کە خۆ داماژێت پێدێ بوشانەوەی کەرتە ئابوووریەکان و ژێرخانی ئابوووریە بیری لەو کردایەتەوە شەفافێت زیاتر لە کاروبارەکاندا هەبێت و ڕۆتین کەم کاتەوە گەندەڵی کۆنتترۆل بکرێ ڕەشۆ و ڕەشۆ وەرگتن نەهێڵدرێت ئەنی ئەم هەنگاوانە ئەگەر لەم چەند ساڵی ڕابردووە بنرایە ئێستا دۆخێکی دیکە بۆ عراق نەدەبوو ئەکەوتە دۆخێکی ئاوە هەستیارەوە بالضبط کاک یوسف ئەو قسەیە کە جەناب بکردەوە خۆزگا حکوومەت هێرێمی کوردستانی خۆشمان بیکردایە خۆ ئێمە پێش ئەوان حکوومەتین یعنی وەکو حکوومەتی تازەی عراقی نەک دەوڵەتی پێشووتر لە دوای 2023 باسی ئەوەیەکەم وەنیە بەڵام بەداخەوە لە عراقێکی لە وڵاتانەی کە لە ڕیزی پێشەوەی گەندەڵکارانی جیهانە لە ڕووی ئیداریەوە ئەمە کاریگەری هەیە لەسەریە بەڵێ ئەبوای بکرا دوێنێ دکتۆر عەلاوی باسی ئەوەی کردوتی ئەمە مانوێت کەرتە ئابوووریەکان بە تایبەتی کەرتی بەرهێمنان لە عراق بۆچی ئەتیمادکەینە سەر دەرەوە با خۆمان دروستیکەین بۆ پێشتر نەمان بووە حتمان بەڵام لەبەر ئەوەی کەوە ئێمە سیاسیەکانمان مەسەلەن دەسەڵاتیان هەبوو بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنە بە تایبەتی وەزارەتی مالیە و جۆرێک لە جۆرەکان وەزارەتی مالیە و دەسەڵاتێکی سیاسی حساب کراوە ئەوە بۆ شێوە بووە وەکو چۆن لە کوردستانی خۆمانە ئەو هەموو موچەخۆرە بۆی کەوا وەلای دەنگدان و هەڵبژاردن لە پێش لە بەردەمانە کاریگەری هەبوو لایوانی زیاترشە من پێم وایە لە بەغا لە عراقا زیاترە تاوەکو لە کوردستانە بۆ بابەتە حتمان ئەبوایە کەرتە ئابوووریەکان کەرتی کشتتوکاڵ بیرتان نەچێ خۆتان نەزانن خورمایی عراقی ڕۆشتە دەرێوڵە هەناردەیەکرا بەڵام بەداخەوە ئێستا خوڕماکە هاوردەی عراقەکرێ جگە لە نەوت هەموو بابەتەکانی کە بەڵام کاک یوسف لەم لایەنە دوو ڕەهەندی ئیجابی هەیە یەکەم کاریگەری هەیە بۆ کەرتی گەشت و گوزار کاتێکەوە مەسەلەن گەشتیارانی وڵاتانی دەرەوە ئەیانەوەی بێنە عراق لەبەرەوەی بەهای دراوی عراقی کەم بۆتەوە بە تایبەتی ئەو وڵاتانی کە نزیکی لێمانەوەکو ئێرانی دراوسێمان بۆ گەشتیارانی کەوا ڕوورەکەنە مەزارە شیعەکان لە باشور و ناوەڕاست ئەمە کاریگەری هەیە بۆ ئەوان ڕاکێشانی گەشتیارانە بۆ ناخۆی عراقا ئەوە داهات جۆرە لە جۆرەکان داهاتمان دەسەکەی بەڵام بەمەرجێک ئەو داهاتە بگەڕێتە بۆ خەزانەی گشتی دەوڵات دوو وەبەرهێنانی بیانی لەبەرەوەی کاتێک وەبەرهێنەکان بیل لەوەکەنەوە بەهای دراوی عراقی کەمتر لەو دراوی عادەتەن بۆ منە دۆلار یان یۆرۆ بیل لەوەکەنەوە هەلی کار لە عراقەوە نزیکەی لە ساڵ 40 بێکارمان هەیە 100,000 کرێکاری بێگانیشمان هەیە وەکوڵە ژنگەکە لەبارە بۆی بتوانانی وەبەرهێنانی بیانی بکرێ لە هەمان کات کرێکار بۆی ئەوەی دابەزینی لە بەهای دراوە کاریگەری هەیە لەسەرێکەوە بەرهێنانی بیانی بیل لەوکەن لە عراقا وەبەرهێنانکەن بەڵام لەولاوە تووشی مەترسی شکەیە بینکەوە ژنگی عراق لە ڕووی ئەمنی و سیاسیەوە لەبار نییە خۆشتان نزانن وەبەرهێنان ترسنەوە کە ینی نایەنە پارەکانیان بخەنە ناو ژنگەیەکەوە مەترسی سیاسی و ئەمنی هەبێ نەک سامانەکانیان لەوانەیە گیانی خۆشیان بەفیڕۆ بچێ ئەو لانە مزدەوەجە ینی هەرچەند لایەنی ئیجابی هەیە لە ڕوویەوەکو باسمان کە سیاحی وەبەرهێنانی بەڵێ بەڕێز سەرکۆی نوزابووری ناس سوپاس کە لە تەوەری دۆمی گەرما و گەرم لەگەڵماندابی و نەماتوانی گفتوگۆکە درێژە پێ بدەین ئێوەش خواتان لەگەڵ